و کێسێکی کەشمان هەیە کە بە ڤیدیۆ پیشانی دەین و خۆشمان قسەی سەرەکەین کافەتێک چەند وشیار و ئازا بووە توانێتی لە ماڵەوە خۆ پشکنیم کە گرەیەک بدۆزێتەوە لە شوێنێک کە ئێمەش تەسەوڕمان ناکرد لەو شوێنە ئەو گرەیە هەبێ ئەو دۆزی بێتەوە دەرەجەیەک و دەرەجە دووەکان ئەمە یەکێکە لەو پزیشکە پسپۆڕانەی شاری پزیشکی فاروق لە سلێمانی و لە ئۆکتۆبەری پەمەیی بۆ زیاتر هۆشداریدان بە خەڵک و چارەخوازانی شێرپەنجە کۆی کردوونەتەوە. ئەوانەی لێرەن هاتوون ئەو تێگەشتنە پەرە پێ بدەن کە پشکنینی پێشوەختە کاریگەری تەواوی هەیە لەسەر بڵاو نەبوونەوەی ئەو ژەهرە مەترسیدارە و زووتر ڕزگاربوون لێی. زەهرا ڕیاز توشبوویەکی شێرپەنجەیە نەخۆشی لە شاری بەغدادەوە هێناوێتە شاری سلێمانی و هاتنەکەی بۆتە هۆکاری شیفا و بڕیاری داوە بە یەکجاری لە سلێمانی بمێنێتەوە. اكتشفت المرض بهاي بداية السنة. سەرەتای ئەم ساڵ زانیم ئەم نەخۆشیم هەیە. گرەیەک لە مەمکی چەپمدا هەبوو لە پشکنین دەرکەوت بەداخەوە گرێکە خاوێن نەبوو. دەیەوە دەستم کرد بە وەرگرتنی چارەسەری کیمیایی. بەڕاستیەوە زۆر سەخت و ناڕەحەت بوو چونکە هەموو ئەو شتانەی لەلام ئازیز بوون لە دەستمدان. پرچ و برۆ و برژانگم هەڵوەرین بەڵام کۆڵم نەدا. پاش چارەسەری کیمیایی پزیشکەکەم وتی دەبێت پزیشکێکی لێزان نەشتەرگەریت بۆ بکات. لە بەغداوتیان بە تەواوی مەمکت دەبڕینەوە ئەمە بێهیوای کردم بەڵام پزیشکەکەم وتی وامەکە و بچۆ بۆ نەخۆشخانەی فاروق. ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئەمە قسەی سەرزارە کاتێک ساڵ بە ساڵ هەست دەکرێت گرفتێک زیادی کردووە. لەم ساتەدا بۆ هیوە و سەختی کارەکەیان ئەو قسەیە بۆ پسپۆڕانی بواری شێرپەنجە زۆر گونجاوە لەبەر ئەوەی لە چاو ساڵی پاردا ئامارەکانی توژبوون بە شێرپەنجە ڕوویان لە هەڵکشان کردووە. بەڵام ناوەندە تەندروستیەکان ئومێدیان بۆ چارەسەری توشبووان لەدەست نەداوە و دەیانەوێت پشکنینی پێشوەختە جێگەی نەشتەرگەری ناچاری بگرێتەوە. پوشی شێرپەنجە هاتوون وردە وردە ڕوات هەموو شتەکان بە یەکجاری بە یەک ڕۆژ ناڕوات وردە وردە گەڕێنەوە سەر باری خۆیان قژیان دێتەوە نینۆکیان چاکە بێتەوە هەست بە باشی و بە تەندروستی و ئەو شتانە کاتێکیوێ بەڵام لە ئەنجامدا هەرە گەونەوە ئەنجامە ئێمە پێمان زۆر گرنگە کەوانی کە هەتا زوو چارەسەر بکرێن زوو دەستنیشان بکرێن ئاسانتر چارەسەر دەکرێن و زووتریش ئەگەڕێنەوە ژیانی نۆرمال و ئاسایی خۆیان. هۆبەی کۆنتڕۆڵی شێرپەنجە لە سلێمانی لە دەمانگی سەرەتای ئەم ساڵدا 479 توشبووی شێرپەنجەیان تۆمار کردووە لە کاتێکدا ساڵی پار و لە هەمان دەمانگدا 415 حاڵەتیان تۆمار کردووە. ئەمە جگەلەوەی دامەزراوەکان بەردەوام کەمپینی هۆشیاری ڕادەگەێنن. بەرچاوترینیان هۆتێلەکانی گران ملیۆمی سەر بە گروپی کۆمپانیەکانی فاروقە کە لە چوارچێوەی هەڵمەتێک سوڵەی میوانانی هۆتێل و ڕێستۆرانتەکانی کۆ دەکاتەوە بە شێوەیەک هەر کەسێک سەردانی هۆتێلەکە دەکات لەگەڵ هەر خواردن و خواردنەوەیەک دەتوانێت بڕەپارێک بۆ چارەخوازان ببەخشێت. دیلان محەممەد جەزا 964 سلێمانی.